حەوت گەورەترین تۆڕەکانی شەمەندەفەری ژێرزەوی لە جیهاندا. یەکەم میترۆی سیئۆل لە کۆریای باشوور. ساڵانە 1 ملیار و 900 میلیۆن کەس لە ژێرزەوی ئەو شارەدا لە ڕێی ئەو میترۆیانەوە گەشت دەکەن. سیستمەکە لە 22 هێڵپێک هاتووە و 728 وێزگەی هەیە. دووەم، هێڵی ژێرزەوی نیویۆرک لە ئەمریکا. یەکێکە لە درێژترین سیستەمەکانی شەمەندەفەری ژێرزەوی لە جیهاندا. سیستمەکە 472 وێزگەی هەیە. سێەم، هێڵی ژێرزەوی پەکین لە چین. چین ڕیکۆردی ژێرزەویشی هەیە. دوو لە گەورەترین هێڵەکانی شەمەندەفەری ژێرزەوی لە جیهاندا لە چینن. هێڵی ژێرزەوی پەکین سیستمێکی 727 کیلۆمەتری هەیە کە 428 وێزگەی هەیە. هێڵی ژێرزەوی پەکین لە سیستمێکی 24 هێڵی پێکاتووە ڕۆژانە 10,500,000 سەرنشین بەکاری دەهێنن کە ساڵانە نزیکەی 3 ملیار و 850 میلیۆن سەرنشین دەکات. چوارەم، میترۆی شەنگهای لە چین. ساڵانە 3 ملیار و 800 میلیۆن کەس گەشتی پێ دەکەن. لە ساڵی 2019دا ڕیکۆردی تۆمار کرد بەوەی لە ڕۆژێکدا 13 میلیۆن سەرنشین بەکاریان هێنا. سیستمەکە 381 وێزگەی هەیە و تۆڕەکەی پێکاتووە لە 743 کیلۆمەتر. پێنجەم، میترۆی پاریس لە فەڕەنسا. لە ساڵی 1900 بنیاندراوە و 302 وێزگەی هەیە. تۆڕی سیستمەکە پێک هاتووە لە 225 کیلۆمەتر. شەشەم، میترۆی مەدرید لە ئیسپانیا. میترۆکە 302 وێزگەی هەیە، بەڵام درێژی تۆڕەکەی 293 کیلۆمەتر دەبێت. حوتەم، هێڵی ژێرزەوی لەندەن لە بەریتانیا. هێڵی شەمەندەفەری ژێرزەوی لەندەن ڕۆژانە 10 میلیۆن سەرنشین دەگوازێتەوە. سیستمەکە 272 وێزگەی هەیە و درێژەکەی 402 کیلۆمەتر دەبێت.